ئێرە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیە. میهرەبانی لە ساڵی 2008 دەستی بەکارەکانی کرد. پرۆژەیەک سەرکەوتنی بە ئەستەم دەبینرا، بەڵام بە یارمەتی خوا ناوی خوای لێنرا و دەستی بەکارەکانی کرد. تەنها بە ناوی ئەڵڵاه. ئازیزان و خۆشەویستان، میهرەبانی وەک هەتاوە، وەک ئاوە، سوود و قازانجی بۆ گشتە. پرۆژەی میهرەبانی لە کۆمەڵێک پشک پێکاتوە. قۆناغ بە قۆناغ نرخی پشکەکانی دەچێتە سەر. پشکەکان لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. نرخی پشکەکان لە دەستپێکی پرۆژە تاوەکو ئێستا. لە ساڵی 2008 تاوەکو سەرەتای 2010 نرخی پشک $2000 بوو. دواتر لە سەرەتای ساڵی 2010 تاوەکو یەکی هەفتی 2021 نرخی پشکەکان بەرز بووە بۆ $2500. دواتر لە یەکی هەفتی 2021 تاوەکو ئێستا نرخی پشکەکان بەرزتر بووە و نرخی پشک بوو بە $3000. بە سیستەمێکی وردوو کەسانی شارەزا و بە ئەزمون چاودێریەکی دارایی تۆکمە پرۆژەکە لە ڕووی داراییەوە بەڕێوە دەبردرێت. لە قۆناغی یەکەم کۆمەڵێ بەش بەڕووی هاوڵاتیاندا کرانەوە، وەکو بەشی نۆرینگە، بەشی تاقیگە، بەشی سۆنار، بەشی تیشک، بەشی دەرمانخانە. دوایە و سەرکەوتنە بەرچاوی قۆناغی یەکەم لە ئێستادا کارکردن لە قۆناغی دووەم بەردەوامە بۆ تەواوکردنی بەشەکانی تر کە ئێستا بەشێک لە کارەکانی تەواو بووە. بەشەکانی قۆناغی دووەم: بەشی نازور هەناوبینی، سەنتەری ددان کە پێکاتوە لە 8 کورسی ددان، سیتی سکان، ئاشیعەی تەنووری، سەنتەری چاو. قۆناغی سێیەم لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی پێکاتوە لە کۆمەڵێک بەش. بەشەکان بریتین لە بەشی فریاکەوتن، بەشی لەدایکبوون، بەشی نەشتەرگەری، بەشی چاودێری چڕ، چارەسەری سروشتی عیلاج طەبیعی، MRI ئاشیعەی موگناتیزی تەنووری، قەستەرەی دڵ، بەشی منداڵە ناکامەکان، هەموو شێوازەکانی لەدایکبوون، ئاسایی، منداڵبوونی ناوئاو، منداڵبوون بە نەشتەرگەری، مانەوەی نەخۆش. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی، دڵسۆزی، لێزانی.